لە وەزارەتی پەروەردەی عێراق بڕیاردراوە کە تاقیکردنەوەکانی خولی سێم بۆ پۆلیسی ناوەندی ئەنجام نەدرێت. ئەمە لە کاتێکە کە پێشتر بڕیار درابوو ئەم تاقیکردنەوانە ئەنجام بدرێت و هاوکات تایبەت بەم بابەتەوە بابەتێکی دیکە کە باز لە مینحەی مامۆستایانی وانە پێش دەکەین دەچینە لای زۆر بەڕێز سەباح حەبیب کاندیدی سەرکەوتوو بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە ستودیۆکانمان لە کەرکووک لەگەڵمان دەبێت. کاک سەباح بەیانیت باش بێت ئەم کاتت باش سپاس کە لەگەڵمانیت. سەرتای پرسیارەکەمان دەمانەوێت لەوە دەست پێ بکەین پێشتر بڕیار بوو کە تاقیکردنەوەی خولی سێم بۆ خوێندکارانی پۆلیسی ناوەندی هەبێت بەڵام ڕۆژێک پێش تاقیکردنەوە ئەم بڕیارە جێبەجێ نەکرا. هۆکاری ئەمە چییە؟ بانی ئێوە باشتر هەڵبەتەوە چەند جارێکە وەزارەتی پەروەردەی عێراق بڕیار دەدا بەڵام بڕیار دەدا بڕیارەکان بە شێوەیەکی تەندروست نییە پاشان هەڵۆشانەوەی بۆ دەکات و چاکسازی تێدا دەکات. وا باشە وەزارەتی پەروەردەی عێراق زیاتر دیراست ئەو بڕیارانە بکات کە پێش ئەوەی کەوا بڕیارەکە دەربچێت. لە ڕابردوودا بڕیاردراکەوە تاقیکردنەوەی خولی سێم بۆ خوێندکاران ئەنجام درێت. خوێندکاران خۆیان بۆ ئامادەکرد و مامۆستای تایبەتیان کرد و بە شێوەیەکی باش خۆیان بۆ تاقیکردنەوەکە ئامادەکرد بوو. ئەو بۆ بینیمان چەند ڕۆژێک پێش تاقیکردنەوەکان بڕیارێک هاتکەوە هەڵۆشانەوەی ئەو بڕیارەکەوە ناتوان لە خولی سێم بەشداری بکەن. ئەمە لێرە بۆ خۆی ناڕزایی خوێندکارانی لێککەوتەوە کەوا خوێندکارانی بێ ئومێد کرد لە ساڵێکی خوێندن دوای خۆپشاندان و دەربڕینی ناڕزایی خوێندکاران و هەوڵدانی لایەنە پەیوەندیدارەکان توانرا ئەو بڕیارە لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە ئاراستەی وەزارەتی پەروەردەی عێراق بگرێت و تەخویلی وەزارەت بکرێت بۆی ئیمساڵکەوە ئەو تاقیکردن بۆ جارێکی تێ ئەنجام درێت و هەروها وەزارەتی پەروەردەی عێراقیش ئەو بڕیارەی پێت دەرهێناکەوە ئەم ساڵ دو ساڵەکەوە خولی سێمی تیا ئەنجام بدرێت. هەڵبەتە ئەم جۆرە بڕیارانە و هەڵوەشاردنەوە و دووبارەکردنەوەی دڵە ڕاوچیە و بێ ئومێدی لای خوێندکاران دروستەکە و کارێکی باش نییە وەک ئاماژەمان پێکرد لە بەرنامەکانی پێشووە. نەک ئەم بڕیارە چەندەها بڕیار هەیە وەزارەتی پەروەردەی عێراق زۆر بە سەریعی دەرەکە بەبێ ئەوەی دراستێکی تەواوی بۆ بکات پێویستە وەزارەت دراست تەواو بۆ ئەو بڕیارە و جملەکانی بڕیارەکان بکات ئەو کاتە بیخاتە بواری ئیشکردنەوە لە ناکاو بڕیارەکەدا و هەڵۆشانەوەی بۆکە ئەمە نەکرد بۆ خوێندکاران بۆ قوتابخانەکان بۆ مامۆستایان بۆ هەموو لایەک گیر و گرفت دروست دەکات. باشە کاک سەباح جوڵاندنیان بڕیارانە بەم شێوازە بۆ نەبڕیارێکی لە دواتردا لا دەبرێت هێنرێتەوە بەرباز کاری پێدەکرێت کاری پێ ناکریاریکردن بەم بڕیارانە چ گرفتێک دروست دەکات بۆ خوێندن لە کەرکووک؟ بۆ خۆمانە بینین وەکوتمان بێئومێدی لە ناو خوێندکاران دروستەکە بۆ بەڕێوەبەرەکان بۆ قوتابخانەکان گیر و گرفت دروستەکە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی تۆمارەوە لە ڕووی ئەوە تۆ هەر ڕۆژێک بڕارێک دەکە ئاسان نییە کە ئەو خوێندکارانێکەوە مەشمولن بەو تاقیکردنەوە ڕۆژێکەڵێەوەی کەوا لەوانەیەک و دووانەکەوتەوە ڕۆژێکەڵێەوە لە سێوانەکەوتە ڕۆژێکەڵێ ئەم جۆرە بڕیارانە بەڕاستی نەگونجاو بۆ وەزارەتی پەروەردەیش باش نییە بەڕاستی ئەبێ زیاتر دراست بۆ هەموو مستشار و بۆ هەموو خەبیرەیەکەوە لە بواری پەروەردە کارەکەن لە وەزارەتی پەروەردە پێویستە زیاتر دقیق بن لەسەر ئەو بڕیارانە پێش دەرکردنی بۆی کەوای گیر و گرفت شۆڕ نەبێتەوە بۆ ناو پەروەردەکان بۆ ئەوە خۆتان بینیتن لە هەفتەی پێشووە هەموو پەروەردەکانی عێراق سەر لە شێوەیان پێوا بوو هەموو شارەکانی عێراق خوێندکاران دەرچوون هەموو مامۆستایان ناڕزایان دەربڕی بەرامبەر لەو جۆرە بڕیارانە پێویستە ئەو بڕیارانە بە شێوەیەکی تەواو و دیراست بکرێت و بڕیاری لەسەر بدرێت بۆ ئەوی بە شێوەیەکی گونجاو دابەزێ و ئەم تاقیکردنەوە ئاسان نییە لە ڕۆژەکە ئێمڕۆ بڕیار دەدرێت ئەنجام بدرێت و بەیانی ئەنجام دەدرێت. ئەم هۆڵی تاقیکردنەوەی مامۆستای ئەوێت ینی هەموو ئامادەکاری تەواوی ئەوێت تۆ لە شەو ڕۆژەکە بڕیارەکە دێت و پەشیمانە بیتەوە. من هیوادارم وەزارەتی پەروەردەی عێراق کەوا ئەو جۆرە بڕیارانە دەرنەکات. لە ڕابردووشدا ئێمە زۆر قسەمان لەسەرەوە کردکەوە بۆ بەنسبەت دەوامکردنی ئەم ساڵیشەوە بۆ نمونە 4 ڕۆژی دەوامی فەرمیە و 2 ڕۆژی لە ڕێگەی ئۆنلاینەوە ئێمە پێمان باش و زیاتر دراست بکرایە بۆی عێراقی شۆک و هەرێمی کوردستان هەر 6 ڕۆژەکە دەوامی تیا بۆیە بۆ ئێمە بۆ خۆمانە بینین لە ساڵانی ڕابردووە خوێندکارانمان بە شێوەیەک لە شێوەکان سوودیان لەو ئەلکترۆن و نظامی ئەلکترۆنی ئۆنلاینە وەرنەگرتەوە بۆی بێتە تعویزێ بۆ ساڵانی ڕابردوو. ئێمە پێمان باش و وەزارەتی پەروەردەی عێراقیش هاوشێوەی وەزارەتی هەرێمی کوردستان لە ڕووی ئەفۆ کاک سەباح دیارە خوێندکاران ئەو داوامانە بە شێوەیەک وایەکەوە داوامی هەرێمی کوردستان بەڵێ
ئەفۆ کاک سەواح دیارە خوێندکاران دوێنێ گربوونەوەیەکی ناڕەزاییان ئەنجامدابەوەی کە ئەم بڕیارە لە کاتێکی زۆر بەپەلە دادراوە 1 ڕۆژ پێش تاقیکردنەوە ئەم بڕیارە درراوە ئەم ناڕەزایەتی خوێندکاران دەیانگەیەنێتە کۆ ئاخۆ وەزارەتی پەروەردەی عێراق جارێکی دیکە بە بڕیارەکەی دادەچێتەوە لە سوودی خوێندکاران ئەم ناڕەزایەتی ئاگاتە هیچ ئەنجامێک ئەو ناڕزای بۆ گەیشتە ئەنجامەوەیەوە ئەنجومەنی وەزیرانی عێراق تەبان لەگەڵ لایەنی پەروەردەکاندا لەگەڵ پەروەردەکانە قسە کرا ئەو لایەنەکەوا پەیوەنددارن بەوە قسەیان لەگەڵا کرا دوای ئەو ناڕزایەتیە گەیشتە ئەوەیەوە وەزارەتی پەروەردە بۆ دوجار بڕیار بدا کە ئیمساڵ ئەم تاقیکردنەوە بۆ ئەخیر جارە داقیکردنەوەی خولی سێیەم لە عێراق و لە وەزارەتی پەروەردەی هەرێمی عێراقدا ئەنجام دەدێت. بەڵێ. کاک سەباح دیارە بابەتێکی دیکە هەیە جگە لە بابەتی خوێندکاران کە باس لە موچەی مامۆستایانی وانەبێژ دەکرێت. باس ئالم بابەتە بکەین زانیاری زیاترمان تایبەت بۆ بابەتە بیتێک کە هەر مامۆستایەکی وانەبێژ لە دەبێتە گرێبەست و مانگانە بڕێک پارەی پێدەدرێت دەپاڵە و ئەرکەی کە دەیکات. کاک سەباح گوێبیستی دەنگی منی؟ بەڵێ وتم جگە لە بابەتی خوێندکاران خۆشبەختانە کە گەیشتێتەوە ئەنجامەی کە ئەم ڕابردووە ئێمە توانیمان زیاتر لە بەڵێ فەرموو. بەڵێ لە ڕابردووە بە خۆتان زیاتر لە 1970 مامۆستای گرێبەست بۆ عەقد هەمیشەیی ئەوە لە ڕێگ ماگانە بە شێوەیەکی مەقتوع پارەکەیان وەردەگرن خۆشبەختانە توانیمان ئەمە تەسویەی میلاکی قوتابخانەکانی پێ بکرێت بە شێوەیەکی گونجاو و لە داهەشت ئینشاءڵڵا ئەو گرێبەستانش ئەبنە دائیمی بە شێوەیەکی گرێبەستیش نابێن بە شێوەیەکی دائیمی ئەچنە سەر وەزارەتی پەروەردەی عێراق و ئێستا وا کاری بۆکەن لە ساڵی داهاتوە حتا موچەکانیشان لە ڕێگەی ماستەرکارت و ئەوە وەربگیرێت ئەنی کارێکی زۆر باش بوو ئەو گرێبەستانەکەەوە لە ڕابردوو ئەو وانەبێژانە کە کرانە گرێبەست هەنگاوێکی زۆر باش و هەم بۆ پڕکردنەوەی میلاکی قوتابخانەکان هەم بۆ خۆیشان هەنگاوێکی زۆر گرنگ بوو نەک هەر بە نسبەت وانەبێژەوە ئیداریکی زۆریش دامەزا و لە داهاتووشدا بڕیارە 250-300 زیاتر هەر بۆ خوێندنی کوردی لەو ئیداریانەدا بمەزێت ئەمە بە شێوەیەکی لە شێوەکان قوتابخانەکان لە ڕووی میلاک و ئیداریەکانەوە پڕکاتەوە کارێکی باشەوە ئێمە پشتگیری لێ دەکەن و هیوادارین زیاترین ئەوە بۆ ئەنجام بدێت و ئەو گرێبەستانش ببنەوە بە شێوەیەکی دای بنەوە مامۆستا هەبە گرێبەستیش نەمێنەوە لە ساڵی داهاتووە میزانیان بۆ دیاری بکرێت و ئەو لەوێتی دامەزاندنیش بۆ ئەوان بێت لە ساڵی داهاتووە کە بڕیارە دامەزاندن هەبێت. باشە کاک سەباح لەگەڵ بوونی ئەو هەموو گرفتەی کە باسمان کرد هەم بۆ مامۆستایان هەم بۆ خوێندکاران دەمێ بزانم خوێندنی کوردی لە کەرکووک چۆن دۆخەکەی چۆنە و چۆنیش بەڕێواچێ. دۆخەکە ئێستا تا ڕادەیەک باشە لە ڕووی میلاک و لە ڕووی ئەو کە دوای ئەو گرێبەستانە دامەزات چ لە ڕووی ئیداری و چ لە ڕووی ئەو محازرانەوە کە دابش بوونە سەر قوتابخانە ئەو قوتابخانانەیکەوە پێویستیان بوو بە حەقیقی پێویستیان بە و گرێبەستانە بوو ئەنجام درا ئێستا دۆخی خوێندنی کوردی بە شێوەیەکی باش ئەڕاتە ڕێەوە بەڵام ئێمە هیوادارین وەکو هەرێمی کوردستان عێراقیش بڕیارێک دەرکەکەوە ئەو لە جاتی ئەو 4 ڕۆژە دەوامە هەر 6 ڕۆژەکە دەوامی فەرمی بێت لەبەرەوە ئێمە وایە خوێندنەوە ئەو دوو ڕۆژێکەوە بە ئۆنلاین نەخوێنێت سوودێک نابەخشێت چکە لە ساڵانی ڕابردووە ئێمە تەجروبەمان هەیە لە ڕێگەی ئۆنلاینەوە خوێندکارانمان ئاستیان گەلێ دابەزی هیچ سوودێکیان لێ نەبینی بۆ پڕکردنەوە و بەرزکردنەوە ئەو ئاستا ئێمە هیوادارین عێراقیش ئەو بڕیارە تعدیلێکی تیا بکات بێتە 6 ڕۆژی داوامی فەرمی لە قوتابخانەکان بۆی بتوانین تاویزی ئەو 2 ساڵی ڕابردوو بکەنەوە کەوا خوێندکار داوامی فەرمیتیان نەکردووە و ئاستی خوێندکارانمان بە شێوەیە لە شێوەکان بەرز بێتەوە و داواکاری لە مامۆستایانیشکەوە ئەو ڕۆژانیشکەوە داوامەکەن بابەتەکانی ساڵانی ڕابردووش بخەنە بەرناوە بۆی خوێندکارەکانمان بە شێوەیە لە شێوەکان ئاستیان بەرز بێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ سەباح حەبیب کاندیدی سەرکەوتوو بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ڕوونکردنەوەکانت.